TİKAMız burada ئێمە çalışmalarına پێمان وایە کە başladı پێویستە هەموو پێکاتە جیاوازەکانی شاری کێرکووک یەکگرتوو بن. Önümüzdeki dönemde ئەو ئۆپراسیۆنانەی کە تورکیا لە هەرێمی کوردستان ئەنجامیان دەدا دەدیژی پارتی کرێکارانی کوردستانە. لەگەڵ لێپرسراوانی سلێمانی لە پەیوەندی داین بۆ هێنانەکاوی بۆ چوونێکی هاوبەش کە سوودی دەبێت بۆ دەستپێکردنەوەی گەشتە ئاسمانەکانی نێوان سلێمانی و تورکیا. tekrar faaliyete geçirilmesi Türkiye'nin yakından takip edecek konuların başında geliyor. پێشەکی هەموو گرفتەکانی شاری کەرکووک لە پێکاتەی ئەنجومەنی پارێزگای کەرکووکەوە کە ئێستا بەشێک لەو پێکاتانە کە بە تایبەتی تورکمانە ڕێک ناکەون بۆ کێشەی سەرۆکایەتی ئەنجومەن و شەلەلکردنی ئەنجومانەکە هەروەها ئەو عیلاقاتەی کە ئێستا ڕەبتی تورکیا ئەکا بە هەرێمی کوردستانەوە ئەو بردومانەی کە لەسەر هەرێمی کوردستان ئەکرێ ئەو داخستنی مەتاری سلەیمانی کە پێمان وایە ئەمانە بەشێکن لە معادلە سیاسیەکە عیلاقاتی دەوڵەتی تورکیا بەگشتی چی لەگەڵ کەرکووک وەکو کەرکووک خۆی کە مامەلە دەکا و چی لەگەڵ حەقی دراوسێتی کە ئێمە پێمان وایە پێشکەلکاری هاتا ئێستا تێدا هەیە دیارە گفتوگۆی ئەو ئاڵوگۆری ئەو بابەتانە بەگشتی کرایەوە لەسەر شاری کەرکووک و ئیدانی ئەو بردومانەشمان کردەوە و پێویستمانزانی لە کاتێکی زوودا مەتاری سلەیمانی بکرێتەوە بەڵێنی ئەوەی پێداین کە ئەم بابەتانە هەمووی بگوازێتەوە بۆ ئەنقەرە